وێ میوانداری بەڕێز هۆگر عەلیمان کردووە کە بەڕێزیان بەڕێوەبەری چاودێری بازرگانی هەولێرن لە ستۆدیۆ میوانی ئەمن. بەڕێز هۆگر بەخێر هاتیەم، کاتت باش، بەخێر بن. ئەلەو کەیسانەی باسم کرد حەزەکەم بزانم کامیان لە هەمویان قورستر بوو کە زۆر خراپ بوو کە زیانی هەبوو ئێوە توانیتان کۆنتترۆلی کەن و چاودێریتان کرد؟ تەمان زۆر سپاس بۆ دەرفەتەوە بۆ بەڕێز شدووە، زۆر جوانش پێناسی ئامارەکانتان کرد. ئەو کەسەی ئێمە کە زۆر پێی تەئسیر بووین شوێنێکی پاقڵاو وەرکوستان 24مان برد و بەرنامەی چباسە لەگەڵ خۆی تەختێ کرد. ئەم کێسا بە ئەسڵ خەڵکی سووری بوون لە ناو شاری هەولێر، ئیشی شیرنەمەنیان دەکرد، کارگەیان دامەزراند بوو، بەڵام کارگەکەیان بێ عنوان و بێلۆگۆ بوو، لەلایەن هاوڵاتیانەوە شکات کرا. بە سوپاس و سوپاسی هاوڵاتیان دەکەین. ئێمە لیژنەکان سەردانمان کرد، هەموو ئەو ماوادانەی ئەوەلیە کە لێ بەکاری دێنە لەو شیرنەمەنی ئێکسپایر بوو بەسەرچوو. ئێمەش کێسەکەمان ڕوبەڕووی دادگا کردەوە تاوەکوی ئێستا ئەوانەی لەو کارگەیشیان دەکرد کە 5 کەسن بەڕەچەلک سوورینە دەستگیر کراوە لەلایەن بەڕێز دادوەرەوە. ئەمە جی خۆشحاڵیە کە هاوڵاتی زۆر لەوە هۆشیارە و هاوکارێکی باشی ئێوەن کە ئێوەش بەردەوام چاودێریەکەن. ئەو داتایی کە باسم کرد، ئەو 3 مانگەی کە باسمان کرد بەراورد بە 3 مانگی ساڵی پار زیادی کردو یا کەمی کردووە؟ دەزانی ئێمە دوو حالەتە لەبەرەوە ئێمە لە 2024 دەست بەکار بوومەوە ئەوەی ئێستا کەمە باز دەکەین ئامارەکان لیژنەکان ئەمە زیاتر تەختێکمان کردێ و پلانێکی جوانواندانایە و بەرنامەیەکی باش بە هاوکاری قایمقامیەتەکان و قایمقامیەتی قەزای ناوەندی هەولێر هەمومان توانیتمان ناو شاری هەولێر تەختێکین بەسەر بازارەکان. خۆ دەزانی ئێستا شاری هەولێر عیبارەتی نییە و پێناسە ناکرێت لە یەک بازار، هەرگەڕەکە بازارێکی تایبەت بەخۆی هەیە و بە هەر چەند هەبوونی کەمی فەرمانبەری میلاک لە بەڕێوەبەرایەتەکەم و ئامرازێکی گواستەوەی یعنی مۆدیل خراپ لە بەڕێوەبەرایەتەکەی ئێمە، بەڵام توانیتمان ناو شاری هەولێر ئەو موادە خراپە و کە ئامانجی حکومەت بپێچین کە نێلی موادی خراپ بگاتە دەست هاوڵاتیان و هەموو لایەک لیژنەکانمان دابش کردی و چاودێر دەکەن و گەڕان و پشکنینیش دەکەن. باشە، ڕاستە ئەمە بەراورد بەوەی کە لیژنەکان لەوانەیە کاتەکان بە مانگی ڕەمەزان بوو بێ یاخود لە کاتی دەوامیشیان نەبوو بێت ئەوان بەردەوام بەسەر ئەم شوێنانەدا گەڕاون، هەڵبەت لە زۆری و چڕی سەردانەکانی ئێوە بووە کە توانی وتانە ئەم داهاتە. بەڵام ئەو داهاتی کە کۆکراوەتەوە ئەمریکا لە سزادان و سەرپێکی کاران وەرگیراوە، ئەمە ئەتوانرێت بەکار بێنرێت و یاخود با بڵێن سوودی لێ ببینرێتەوە لە بۆ ئەوی کە بتوانن ئەو چاودێریانی کە هەتانەوە ئەو کەم و کوڕیانی پێپڕ بکەنەوە. وڵای ئێمە بەپێی بە خۆ دەزانی بە پێی ڕێنمایی ژمارە 6 ساڵ 2021 و پێبژاردنانە وەردەگرین. ئەمە بە 37,000 وەردەگیرێت کە ئیدائی بانک دەکرێت دەستە حیسابی عام نایەتەوە حیسابی بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی، بەڵام ئێمە هەموو چەندین جار کتابمان کردە و نووسراویشمان کردێت کە بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی پێویستی بە ئامرازی گواستنەوەی باشترێ و بە فەرمانبەری زیاتر ئەیە لەبەرەوەی ئێستامانەی کە لە لیژنە کار دەکەن لە بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی تەنها 37 فەرمانبەرن و دابەشمان کردنە بەسەر 5 لیژنە و ئەو لیژنانش خۆ دەزانین داوام بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی بەپێی ئەم ڕێنماییەکە دەرچۆ 24 کاتژمێر لە خزمەتی هاوڵاتیانی، یعنی ئەمە هیچ پشوەک و ئۆفەکمان نییە، هەر کاتێک هاوڵاتێک گلەی بکاتون و لیژنەی لە ناکاومانەیە و سەردانی شوێنەکە دەکەن بۆ ئەوی موادی خراپ و کوالێتی خراپ و بەسەرچوو هاوڵاتی زۆر پەیوەندیتان پێوە بەسپاسەوە هاوڵاتیان بەردەوام لە گەرمان لە خەتن و ئەوانش ئیشەکانی ئێمە ئاسانکردە دەستنە هەر شوێنێک کە هۆشداری هاوڵاتیانە بە ئێمە دەگاتون و لۆکیشن و ناو شوێنەکە بۆ ئێمە دەنێن دەست بەجێ ئێمە لیژنەکان سەردان دەکەین بۆ ئەوی ئەو موادە خراپە نەگاتە دەست هاوڵاتی. باشە، ئەو دەکەیسەی کە دراوەتە دادگا ئێوە داواکەن چۆن تەعامولیان لەگەڵا بکەن و داوای چ سزایەکیان لەسەرەکەن؟ ئێمە خۆی دەزانی بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 2010 کە هەموار کرێتەوە لە پەرلەمانی کوردستان، ئەم یاسایە بەرکارە لەلایەن بەڕێز دادوەرەکان خۆی ئەوانەی کە و یعنی ئەو سەرپێچیانە ئەنجام دەدەن و لەلایەن تیمەکانی ئێمە دەست دەگیرێ بەپێی ئەم یاسایە بە بڕگەیەک کە بۆ ماوەی 3 مانگ تاوەکو 3 مانگ سجن و 100 ملیۆن دیناریش غەڕامەی دارایی دەکرێت. لێ داوا لێ دەکەم لە هەموو بازرگانەکان، مارکێتەکان، دوکانەکان خۆیان بە دوور بگرن لە کەلوپەری خراپ بۆ هاوڵاتیان، لەبەر ئەوەی ئێمە باوەڕ دەکەی جیاوازی بە کەس ناکەین و حەزم لێیە بەردەوام تیمەکانی ئێوە لەگەڵ ئێمەنا و فەرق و جوهاتشمان نەکردی هەتا لە پێبژاردن و ڕوبەڕووکردنەوەی دادگا و پێی ئەو ڕێنمایی ئەمایتمان جاری یەکەم سەردانمان کردیە بەڵێ نامەمان لێ وەرگرتە و پێبژاردنمان دایدێ، جاری دووەم بۆ ماوەی 2 ڕۆژ دامان خستیەوە پێمان گوتووە کە بەڵێن نامەدایە بۆ ماوەی 2 ڕۆژ بەڕێستمان داخستیە، جاریش کە دووبارە بکەی ڕوبەڕووی دادگای دەکەین، دیسان دووبارە کردەوە ئەم حالەتەوەی لێ کردەوە ئێمە پڕاوی لێکۆڵنەوە لێ بکەین و ڕوبەڕووی دادگای بکەین. باشە، ئێستا کاڵای باشە بینین لە ناوخۆی هەرێمی کوردستانە بەرهەمی ناوخۆن لە کاتێکا حکوومەت هەرێمی کوردستان زۆر پاڵپشتی بەرهەمی ناوخۆیەکە، بەڵام ئەم بەرهەمانە زۆر جار لەلایەن خاوەنەکەیەوە
ڕەچاویەوە ناکرێت کە ماوەی بەرواری بەسەرچوون و پاکێجینی باش نییە، شوێنی هەڵگرتنەکەی باش نییە و بەپی ئەو بەرهەمە دیاری نەکراوە کە لە چ شوێنێکدا بفرۆشرێ یاخود بەرواری لەسەر بێ. ئێوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بەرهەمانە بزانانی ئێمە سەپۆرتی بەرهەمی ناوخۆ دەکەن چکە ئامانجی کابینەوە خودی سەرۆکی حکوومەت بە لە بەرهەمی ناوخۆ پەرەپێدانیش خۆ دەزانانی ئێمە لە ماوەی ڕابردووندا گەورەترین مشکیلە لە کابینەکانی دلۆ ئێمە دروست بوو مەسەلەی وەکو بەڕێوەبەری چاودێری بازرگانی لەسەر مەسەلەی هێلکە بوو. بەڵام لە کابینەوە 22 پرۆژە لەلایەن بەڕێز سەرۆکی حکوومەتەوە کابینەوە پەرەی پێدرا وەتانیمان تەختی ناو شاری هەولێر بکەین و بە بەرهەمی ناوخۆیی هێلکەوە بە نمونە بۆ دەینەوە کە بەرهەمەکانی زۆرن و ئێستا لۆ بەڕێزشت باز دەکەم وەمان کردی ئەمە نەکێلکە لۆ ناو هەرێمی کوردستان بەڵکو ڕەوانەی خوار و عێراقیش دەکەن کە ئینتاجەکان و بەرهەمی ناوخۆ و دەستی کاروان ئەوەندا زیاد کردە لەم کابینەیەداوە بەرهەمانەی کە بەڕێزت باز کرد ئێمە هۆشداریمان بڵاو کردێتەوە ڕێنماییشمان بڵاو کردەوە داوا لە هەر کەسێک دەکەین کە ئەوانەی کارگی خۆماڵی دروست دەکەن بە پێی ڕێنمایی مەبیتن و شوێنی کۆگاکردنەکەی باش بیتن و تاریخی ئینتاج و ئەکسپایرێدا بە پێی مواسەفاتی عێراقی ئەمە پێی دەڵێن ئەو بەرهەمەی بەڕێزت کە ئینتاجت کردی ئەوجە لە شیرە لە پەنیرە لە ماستە بەرهەمە سپیاویەکانە و ڕوونی خۆماڵیەوە هەموو ئەو بابەتانەی دیکە دەگرێتەوە بەرهەمەکان پێتان وتون لێرە هەیە بەڵێ ئەو بەرهەمانەی کە خۆماڵینە ئەوە بەرهەمانی وا باسم کرد یعنی لە ڕوونی خۆماڵیە لە شیری خۆماڵیە لە پەنیری خۆماڵیە لە ڕوونی خۆماڵیە لە هێلکەیە لە سرکەیە لە هەموو ئەو بەرهەمانەی کە هەتا لە هەنگوین هەیە برنجمانەیە و هەموو پێمان گوت یعنی ئەوانە بە شێوەی بە پێ ڕێنمایی بۆ مواسەفاتی عێراقی ڕێنماییەکەمان پێدانە کە بەم شێوەیە و تاریخی ئەوەندەی بۆ دروستکەن و بەم شێوە بۆ مواسەفاتە لێ بڵێ لێ بدەن بۆ ئەوەی هاوڵاتیانی ئێمەش ئاگادارین چکە لە ماوەی ڕابردوودا ئێمە کۆمەڵێک ڕوون لە شاری سلێمانیەوە هاتبوو و لە ئێران بە قاچاق داخل کرابووە بەڵگەکان ژمەلموس بوو ئێمە لە ناو شاری هەولێر ناردمانە فەحز لە فەحز دەرنەچوو دەستمان بەسەدا کرد ئەوە وەی کردی هەندێجار لە حالەتەکان بەرهەمی خۆماڵەکان سەر لێ دەشێوێنێت یعنی هەندێک خەڵکەیە لە دوو شتی خراپ دەگەڕێ ویژدانی باش نییە دەوێت پارە لە شوێنێک بە شوێنەکان پیاکەوە بکە لە بەرهەمی خۆماڵیش بداتن و ئەمە تانیتمان ئەوەش چاودێری معدل لە ناو شاری هەولێر یعنی پشوو بیتن و هەمە هەر بەردەوامی لا شوێنێک بیانگرین تونترین ئیزراتیان لەگەڵ دەکەین باوەڕ دەکەی حالەتی لۆ بەڕێستم باس کرد تونترین ئیزراتمان لەگەڵ کرد دووە مەوادەکە شمال ناو شاری هەولێرم دەست بەسەدا کرد و سەحبیشمان پێکردەوە لێ ئەو بۆیە ئەمە بۆ بەرهەمە ناوخۆڵیەکان پێویستە یعنی هەموو ئەوانەی کە ئیشی بەرهەمی ناوخۆ دەکەن و کە حکوومەت بە هەموو شێوێک سەپۆرتە بەڕێبەرایەتێکمان لە ناو وەزارەتی بازرگانی بەڕێبەرایەتی لۆگۆیەکان بچن لۆگۆیەکەی حدسکەن بە ناوی بەرهەمی خۆماڵی بۆ ئەوەی ئێوە وەکو بەڕێبەرایەتی چاودێری بازرگانی کاتێک تیمەکانمان ناو شاری هەولێر گەڕان دەکەن بیناسینەوە کە ئەو بەرهەمی خۆماڵیەکرێ ئەڵێ ئەم بەرهەمە پاکە خۆشە ئەزانین چۆن دروست کراوە جا بەداخەوە کە کەسانێکان ئەما بێتە هۆی زیانگەاندن بە بەرهەمی ناوخۆ. بابەتێکی دیکەت باس کرد کە من دوێنێش لێرە باسیەوەمان کرد ڕێگریەکرێ لە چۆنێتی مامەڵەکردن یاخود ئەو بازرگانی کە هەرێمی کوردستان وەکو ترانزێتە کە زۆر جار کاڵایەک لە دەرەوەی عێراق هێندێ بەڵام بە هەرێمی کوردستان ناڕوە بۆ پارێزگاکانی دیکەی عێراق لە هەرێمی کوردستان کۆگاکرێت ئەم کاڵایە ئەم بار هەڵگرە ئێوە چاودێریتان لەسەر ئەو کۆگایانەش هەیە دەزانی ئەمە چاودێری هەموو کۆگا و کۆمپانیەکان دەکەین کەوانەی بەرهەمی خواردن و منەزیفات شپاکەرەوە کە بەپێی ترانزێتیش دابینیتن ئێمە ڕێنمایی کۆگا کە بشتوێ خاڵە دایکمانە سەرجەمە کۆگا و کۆمپانیەکان دەبی جێبەجێ بکات بۆ ئەوەی ئەو بەرهەمە لە تێکچوون بپارێزیتن وە شێوەیەکی تەندروست کۆگا بکرێ بەڵام ئەوەی زۆر ئازار دەبڕاستی کۆگەکانی ئێمە لە کۆمپانیەکان وەکو پێویست نینە و ئامارش زۆر شمانی کە و کۆگایانە لە یەک ڕۆژ خۆم دە کۆگام داخز لەبەرەوەی پابەند نەبوون بە ڕێنماییەکانی ئێمە ئەوانەی کە وەکو ترانزیت ئێمە چاودێری دەکەین و ئەو بەرهەمەکی باشە ئێمە ئەوانش بە خەڵکی خۆمان دەزانین وەکو هەولێر وەکو بەڕێبەرایی چاودێری بازرگانی پارێزگاری هەولێر پارێزگای هەولێر ئێمە ئەوانە بەهی خۆمان دەزانین چاودێریان دەکەین تاوەکو ڕەت دەبن بەڵام ئەمە کێشەچکەمانەیە کە ئەو ماوەدانەی بەعکسەوە کە لەناو هەولێر دێتن خۆ دەزانین بەهۆی ئەمن و ئارامی شاری هەولێر و زۆربەی گەشتیارەکان و جوانی ئەو شارە هاوڵاتێکی زۆر تێدا دەژیتن زۆر خەڵکەکەی دەوێتن مەوادی خراپ بینیت بەڕاستی لە ناو شاری هەولێردا ساغی کاتەوە و هەندە جار کوالیتی کۆنتڕۆلشی لەگەرەوە خەڵکی دەرەوەن بەڵێ خەڵکی دەرەوەن دەیانێ و بەرهەمە خراپە بین ناو شاری هەولێر بەڵام ئێمە لە ماوە ڕابردوودا بە ئاماریش بەڵاومان کردەوە بەڕێزشتان لەگەڵمان بوونە و ڕاشمان گەیاندیکەوە بەرهەمەکی خراپە و دەیانێ ناو شاری هەولێر ساکەن و ئێمە دەستمان بەسەداگرتیە بەڵام بەخۆ دەزانی لە کابینەکەی دیش و زۆربەی ئەندام پەرلەمانی خولی پێشوو زۆر باسییان دەکرد کە لە مەرزەکانی خێری هەرێمی ئەوەی هەولێر کە ئێمە حاجی عومەران و
و ئیبراهیم خەلیلە کە بەهۆی مەنەفیست کوال کۆنتترۆل داخل دەبی بەڵام ئێستا لە هەندێک شوێنەکانی دیکە داخل دەبیتن بەڕاستی ئێمە گومانمانەیە دووبارە پشکنین بۆ ئەنجام دەدەین و زۆر حالەت شەبووە مەنەفیست کوال کۆنتترۆل لەگە بووە لەو حدودانە ئەو دوی کە باسم کرد داخل نەبووە لە فەحز دەرنەچۆ ئێمە دەستماوە سەداگرتەوە لە ناومان بردە کە تاریخشی تەواو ئەمە زۆر باشە دڵنیاییەکە بۆ هاوڵاتیان کە بزانن ئەو بەرهەمەی کە لە ناوخۆ بێ خود لە دەرەوە بێتەنان بە ترانزیتی شابڕە چاودێری ئێوەی لەسرە بۆیە هەم فرۆشیاران بە دوور بن لە سەرپێچی و هاوڵاتیانیش ئاگادار بن لەوەی کە ئێوە دڵنیایی تەواویان ئەدەنێ بەڕێز هۆگر عەلی بەڕێوەبەری چاودێری بازرگانی هەولێر لەگەڵمان بسپاس بۆ ئێوە ماندوو نەبن کارەکانتان هەمیشە بەردەوام بێت زۆر سپاس.